پارتی ئەگەر معارض بێ بەمە ئەڵێن هەردوو فیلمەکەی کەرکووک ببینە چۆن هەردوولاتان ئەو هێزانەتان بۆ بەرژەوەندی خۆتان بەکارن. کۆمەڵی ئیسلامی لە نێوان جەبهەی نوسرا لەگەڵ پەیەدەکانیان هەڵەبژێنێت. هاتوون سەر و ماڵی کورد ئین بکەن حەڵال بکەن خۆشیان ئینکاریان کردووە. ماڵێک هەموو ناسنام و پێناسی کوڕەکەی شاردوتەوە چۆن کوڕگەیشتە سوود. ئەگەر پارتی ئەو دڵنیاییە با بە ئێوەکە ئەوەی ئەوترێ جێبەجێ ئەکرێ ئێوە چ دڵنیایە یەگەیان بە پارتی. 6 کورسیەوە وەزارەتێکم بدرێتێ و لایەنێکیش بە 1 کورسیەوە وەزارەتێکی بدرێتێ. یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکی لە حەقی خۆی بە پێی 18 کورسەکەی ناکە. چاوپێکەوتن لەگەڵ محەممەد حەکیم ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. چاوپێکەوتن شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.